بینەرانی بەڕێز لە شوێنێکن سڵاوتان لێبێت من کامەران حاج عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ تایبەت دەبێت بە ڕەوشی پارێزگای سلێمانی و ڕەوشی ئیدارەی ئەو پارێزگای و هەروەها پرسی ڕێکەوتنی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو دەزانرێت لە هەفتەی ئایاری ئەم ساڵدا ڕێکەوتنێکی گرنگ لەلایەن بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئیمزاکرا بەو پێی ئەم ڕێکەوتنە ببێتە سەرچاوەیەک بۆ چارەسەرکردنی تەواوی کێشە نێوەخۆییەکان و یەخستنەوەی نێوماڵی کورد دوای تێپەڕبوونی 5 مانگ بەسەر ئەم ڕێکەوتنی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان بەرەوچێ بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە ئەندازیار عومەر حاجی عنایەت پەرلەمانتاری بزوتنەوەی گۆڕان لە پەرلەمانی کوردستان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە. بەڕێز عومەر بەخێر بێن بۆ کوردستان 24 و باسی ڕۆژ. پێم باشە لە ڕێکەوتنەکەی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دەست پێ بکەین. ئەم ڕێکەوتنە لە چ بارودۆخێکدایە؟ بەڵێ زۆر سپاس بۆ جەناب و زۆر سپاس بۆ بینەرانی کوردستان 24. من هەر لە سەرەتاوە باری سەرنجم هەبووە لەسەر ئەو ڕێکەوتنە وەک عومەر عنایەت تەبعاً من تەنها بە ناوی خۆمەوە قسەکەم لێرە وەک ئەندامێکی پەرلەمانی کوردستانی سەر بە بزوتنەوەی گۆڕان. بەڕای من هەر لە سەرەتاوە ڕێکەوتنەکە کەم پەلەی تیاکرا ئەوایە ئەو ڕێکەوتنە پەلەی تیا نەکرایە و من لە سەرەتاوە باسی ئەوەم کرد و لە ڕۆژنامەکانیش و لە پێیجەکەی خۆشم دام بەزان کە بزوتنەوەی گۆڕان بزوتنەوەیکی چاکسازی خوازە و ریفۆرم خوازە نابێ ببێتە ئەنتی هیچ حیزبێ لە کوردستانە هەر حیزبێ لە کوردستان هەر لایەنێک حکوومەت یا هەر لایەنێک لە هەر جونگەیە لە جونکانی دەسەڵات کارێکی باشی کرد ئێمە پشتگیری بکەین و ڕخنە لە هەموو ئەدایکی خراپ لە هەر حیزبێ هەر کارێکی خراپ ڕخنەی لێ بگرین. ئەوە کاری ئێمە نەبینە ئەنتی پارتی نەبینە ئەنتی یەکێتی نەبینە شیوعی لە هیچ حیزبێ نە ئەنتی ئیسلامیەکان. ئێمە کاری حیزبێکی جەماوەرین حیزبێکی ریفۆرم خواز و چاکسازی خوازین. ئەوە کاری بزوتنەوەی گۆڕان و بەرنامەی بزوتنەوەی گۆڕانە. لەبەرەوە من پێم باش بوو لە سەرەتایشەوە کە ڕێکەوتن لەگەڵ برادرانی پارتی ئێمە ئەنتی برادرانی یەکێتی ئەنتی یەکێتی نەبین دۆستی یەکێتی بین لەگەڵ یەکێتەکان نزیک بین و بە تایبەتیش زۆربەی زۆری ئەندامانی بزوتنەوەی گۆڕان لە هەناوی یەکێتیەوە هاتوونە دەرەوە ناکرێت لە خیلاری ئێمە 9 ساڵ لەوە پێش لە هەناوی یەکێتی هاتوونە دەرەوە ئێستاکێ بە ئاراستەی یەکگرتنەوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بڕۆین وا باشتر بوو کە ئێمە وەکو گۆڕان بمێنینەوە ئەو ڕێکەوتنە بەڕاستی دوا بخرایە بۆ ماوەیەکەوە من 3 ئاماجم دیاری کردبوو بۆ ڕێکەوتنەکە ئەگەر بی پێکێ بەڕاستی ڕێکەوتنەکە کارێکی باش بوو. یەکەم ئەوە بوو کە بارودۆخی چەقبەستووی سیاسی هەرێمی کوردستان لەو چەقبەستوویە دەربێنێت. دووهەمی ئەو بووباری ئابووری خەڵکی کوردستان بەرەو باشی بەرێ. سێهەمیش ئەوە بوو کە ئێمە چۆن دەست بۆ کەم و کوردیەکانی ناوچەی زەرکەوایە لەبەر ئەوەی ڕێکەوتنەکەی یەکێتی و گۆڕان بەڵێ فەرموو با خاڵی سێم باسەکەم. خاڵی سێمیش ئەوە بوو کە ئێمەی پەرلەمانتاران ئێوە ئەنجومەنی برادران لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی چۆن ڕخنە لە ئەدایی برادرانی پارتی دیموکراتی کوردستان ئەگرین لە حکوومەتی ئەگرین بە هەمان شێوە نابێ قەڵەم و دەست و مەچەشی ئێمە کڵۆم بکرێ یادا بخرێ دەماندا بخرێ بەرامبەر بەو ناشەفافێتەی کە لە زۆنی بابڵین سەوزی ئەو کاتە هاتووە کە ئێستا پێوتێ زۆنی سەوز و نیلی. ئەوە تقریبان ماوەی 5 مانگ زیاتر بەسەر ئەم ڕێکەوتنە تێپەڕی کردووە و من وای ئەبینم کە ڕێکەوتنەکە هیچ پێشکەوتنێکی بەخۆیەوە نەبینیەوە بەعکسەوە بەرەو خاوبوونەوە ئەچێەوە هەر لە سەرتاشەوە من ئاماژەم بەوەدا کە قەواعیدی یەکێتی ئەمی ڕێکەوتنەی پێخۆشە قیادەی گۆڕان ئەمیکێتی پێخۆشە قەواعیدی گۆڕان جۆرێک لە ڕخنەی هەیە ڕۆژ سەرنجی هەیە قیادەی یەکێتیش هەندێکیان پێیان ناخۆشە ئەم ڕێکەوتنە. لەبەرەوە دوولاو دوونێوانێکە بە تەسەوری من وام ئەبینی کە ڕێکەوتنەکە لەبەرەوەی ئەو کەسەی کە ڕێکەوتنەکە بە ئاراستەی بەجێبەجێکردنە بە قیادەی یەکێتی و قیادەی گۆڕانە خەم ساردێکم لە قیادەی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەبینی بۆ بەرەو پێشبردنی ڕێکەوتنە. باش دیارە پێشتر بەڕێستان لێدوانتان هەبوو بۆ کوردستان 24 باستان لەوەش کرد کە بەشداریکردنی بزوتنەوەی گۆڕان لە کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەشدا نەبوون کە بزوتنەوەی گۆڕان بەشداری لەو حکوومەتەدا بکە. ئێستاش باسدەوە دەکەن ئەو ڕێکەوتنەی یەکێتی و گۆڕان پەلەپەلی تێدا کرایە. باشە ئێوە ئەندامن لە بزوتنەوەی گۆڕان و ڕاتان هەیە و هاوشێوەی ئێوە چەندان ئەندامانی جڤاتی بزوتنەوەی گۆڕان ڕاو بۆچوونیان هەمان ڕاو بۆچوونی بەڕێستانە
کەوایە بۆچی بزوتنەوەی گۆڕان سیاسەتێک پەیڕەو دەکا کە بەشێکی باش لە ئەندامانی ڕازینین لەسەر ئەو سیاسەتە کە پەیڕەو دەکرێت. بەڵێ خۆی هەر لە وەکو بەڕێزت باست کرد من هەر لە سەرەتاوە پێش ئەوەی کە ئێمە بەشداری لە کابینەی هەشت بکەین لە ناو کۆبوونەوەکانی فراکسیۆنەکەمان و کۆبوونەوەمان لەگەڵ جڤاتی نیشتیمانی و کەسانی بڕیار بەدەستی ناو بزوتنەوەی گۆڕان من باری سەرنجی خۆمم لەگەڵ هەندێک لە هاوڕێیانی خۆم باس کرد کە من ئەزمونێکم هەیە لە حکومداری دەسەڵاتداری ماوەی 40 ساڵە من مهندسم و ئاگادارم دەسەڵات چۆن بەڕێوە ئەبرێ بە نووسین و بە نووسین جیایە بیرۆکە جیایە کرداریش جیایە پێم وتن کە لەوانەیە ئێمە بتوانین وەزارەتی وەزیرە وەربگرین بەڵام وەزارەتەکە وەرناگرین. ئێستا برادران لە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ماوەی زیاتر لە 22 ساڵە تەمەن باسی ئەو کاتەکەم کە ئێمە چوینە حکوومەتەوە لە ساڵی 2014 ئەوان 22 ساڵە هەموو جونگەکانی وەزارەتەکان و سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی ئەنجومەری وەزیرانن بەدەستە کاتی ئێمە ئەچین تەنها قممە وەرەگرین تەنها لووتکەی وەزارەتەکە وەرەگرین ناتوانین ئێمە سەرکەوتوو بین لەبەری ئەوان وەکو داوی جاڵجاڵۆکە هەموو جونگەکانیان تەنیوە بۆ ئێمە مەرە عەرقەلە و مەشاکیلمان باشە دیارە ئەمە بەشی زۆر ئەم ڕای بەڕێستان بەشێکی باش لە ئەندامانی جڤاتی بزوتنەوەی گۆڕان ئەم ڕایان خستۆتە ڕوو لەگەڵ ئەوە نەبوونەکە بزوتنەوەی گۆڕان بەشداری لە کابینەی هەشتەمدا بکات نازاندرێ ئایا ئەمە لەبەر ئەوەی کە بزوتنەوەی گۆڕان سەرکەوتوو نەبووە لە بەشداریکردن لە کابینەی هەشتەمدا یاخود ینی خوێندنەوەیەکی تەندروست بۆ بزوتنەوەی گۆڕان بەڵام پرسیارەکەی من لێرەدا ئەوەیە چێ لە نێو بزوتنەوەی گۆڕان بڕیار دەدا ئایا ئەندامانی جڤاتی بزوتنەوەی گۆڕان یاخود بەرپرسی باڵای ئەو حزبە بڕیار دەدات. بەڵێ من ناتوانانی بڵێ بزوتنەوەی گۆڕان سەرکەوتوو نەبووە ڕێگەیان نەدا کە بزوتنەوەی گۆڕان سەرکەوتوو بێت لە من هەر سەرەتاوتم بە پیلان بزوتنەوەی گۆڕان خرا خزیێندایە ناو حکوومەت چونکی 4 ساڵ ئۆپۆزیسیۆن بن بۆ بزوتنەوەی گۆڕان بەڵام دیارە ئێوە هەر لە سەرەتاوە قەناعەتتان نەبووە بەوەی بزوتنەوەی گۆڕان بەشداری لە حکوومەتدا بکە. من باسی ئەوەت بۆ دەکەم بەڵام هەر لە سەرەتاوە من قەناعەتم وان نەبوو کە 4 ساڵ ئۆپۆزیسیۆن بوون بەس بێ بۆ ئەوەی ئەمە بەرنامەکانی خۆمان بە خەڵکی کوردستان ڕابگەین و پەیامەکەمان بگەین بە خەڵکی کوردستان و 4 ساڵ و 8 ساڵیش بەڕای من هەرکەمە بەڵام بەداخەوە لە دوای 4 ساڵ ئۆپۆزیسیۆن بوون بڕیاردرا با من ئێمە دێم سەر وەڵامی پرسیارەکەی بەڕێزت کە بۆچی بڕیاردرا تامان خۆ دەزانی ژمارەیەکی زۆر لە ئەندامانی بزوتنەوەی گۆڕان سزا درابوون بە تایبەتی لە ناوچەوەی سەوز زۆربەی ئەندامەکانمان سزای سیاسی درابوون دوور خرابوونەوە و سەرچاوەیەکی دارایی بزوتنەوەی گۆڕان نەبوو زۆربەی هەرە زۆری سەرچاوە دارایەکان لای پارتی وێچێتی بوو یەکیان 34 میلیۆن دۆلاری ئەبرد کە لەو بودجەی لە بەغداوە هات ئەوی کەشان 34 میلیۆن دۆلاری ئەبرد بزوتنەوەی گۆڕان بە هیچ جۆرێ لەما پشتی نەبوو و بزوتنەوەی گۆڕان پێویستی بەوە هەبوو هیچ نەبێ ئەندامەکانی خۆی بنێرێتەوە ئەو شوێنانەی کە لێبوون پێشتر و سزا درابوون لە پێشترەوە ئەمە یەکێ لە هۆکارەکانی بەشداربوونی بزوتنەوەی گۆڕان لە کابینەی هەشت فشاری ئەو کەس نانڕاوەکانی لە کابینەی هەشت بەڕێز عومەر لە کابینەی هەشت دوور بکەوینەوە چکە باسی ئەمڕۆمان تەوەری ئەمڕۆمان تایبەتە بەڕێکەوتنی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بۆچی ئەم ڕێکەوتنە لە خاڵێکدا وەستاوە تەنانە زۆر جار قسە لەسەر ئەوە دەکرێت کە پاشەکشەش لە ڕێکەوتنەکە هەیە لە کاتێکدا بازدەوە دەکرا کە ئەم ڕێکەوتنە ببێتە بنەمایەک بۆ بەشداریکردنی تەواوی حزبە کوردستانیەکان تێیدا پاشەکشەی ئەم ڕێکەوتنە بۆچی دەگەڕێتەوە ینی خاڵە ناکۆکەکان ئەگەر بۆ بینەرانی کوردستان بیچاربی خەیتە ڕوو باش دەبێت. من ببوورە کاک کامەران ئەبێ وەڵامی ئەو پرسەت بدەمەوە کە بەڕێز پرسی بۆچی بە ویستی ئێمە نەکرا کە ئێمە ناڕازی بووین بچینە کابینێژە بێ ئەوە تەواوکەم دوای دێمە سەر وەڵامی پرسیارەکەیتر. طبعا ئێمە جڤاتێکمان هەیە بەناوی جڤاتی نیشتیمانی لە جڤاتی نیشتیمانی ئەم بابەتەوە جڤاتی گشتی مناقەشە کراوە داخلی کابینە ببی کابینەی هەش ببین یان نەبین ئەوەی ئێمە دەنگی کەمینەی هێناوە ئێمە کەمینە بووین کەم بوون ئەو دەنگانەی کە داوایان ئەکرد نەچینە حکوومەتەوە نەچینە ناو دەسەڵاتەوە لەبەرەوە دەنگەکەی ئێمە سەرکەوتوو نەبوو بەڵام ئەوە ئێستا کێ دەرکەوت کە ئێمە ئەو دەنگەی ئێمە ڕاستتر بووە دروستتر بووە بەداخەوە بە ئێمەیان بووتایەوە حتا لەسەر ئاسی زۆر بەرز بە ئێمەیان وت ئەوە بەگوێی کەسانی وەکو ئێوەمان بکردە ئێمە داخلی ئەم دەسەڵاتە نەبووینایە ئەوە وەڵامی پرسیارەی کابینەکە دێمە سەر مەسەلەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی وەک لە سەرەتاوە بە بەڕێستم وت
هەندێک تەسریحاتی لابەلا هەندێک مزایدە لەم لا بۆ ئەولا کە ئێمە کەسی یەکەمین هەڵبژاردنەکانی ساڵی 2014 لە بستنەوەی گۆڕان بوو 34 2014 کە بەڕێز دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر بوو ئەوە بوو 241 دەنگی هێناوە بەڕێز هەڤاڵ ئەبوبەکر سەرەتا هەر لە سەرەتاوە یەکێتی نیشتیمانی کوردستان غەدرێکی گەورەی لە ئێمە کرد کە پۆستی پارێزگای سلێمانی و هەندێک لایەنیش لەناو ئەنجومەنی پارێزگای سلێمانی نەیانتوانێت خۆیان ساغکەنەوە بەلایەکە دەنگ بدەن بە مڕەشەحەکەی ئێمە ئەگەر ئەو لایەنانە بیانتوانێت بۆ نمونە برادەران لە یەکگرتووی ئیسلامی کوردستان و برادەرەکانی کرد لە کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەگەر لایەنەکانی کەش ڕای خۆیان یەکلایی بکردایەتەوە ئایا دەنگ بە مڕەشەحەکەی ئێمە ئەدەن یان نایدەن دەنگ بە مڕەشەحی یەکێتی ئەیدەن یان نایدەن ئەو کاتە ئێمە نەکەون ئەو مەزەقەوە ئێمە هەر لە سەرەتاوە ئەنجومەنی پارێزگاریشمان وەرەگرت و کاتێکیش بوو کە بەڕێز مەسعود بارزانی پارێزگاری سلێمانی کێشە بووە لە نێوان ڕێکەوتنەکەی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان؟ نەخێر کاک کامەران تەنها پۆستی پارێزگای سلێمانی نییە من لە سەرەتاوە پێم وتیت ژمارەیەک لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەرژەوەندیان لەگەڵ سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان هەیە ئەوانەش بۆ خۆیان هەر عەرقەلەن لە بەردەم جێبەجێکردنی پرۆژەی ڕێکەوتنی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستانە لەبەرەوە هەر لە سەرەتاوە بەڕێی من ئەم پرۆژەی ڕێکەوتنە بە سەقەتی لەدایک بوو ئەوایە ئەو پرۆژەیە تەئەنیتیا بکرایە دوا بخرایە زیاتر دیراسە بکرایە پەلەپەلیتیان نەکرایە ناکرێ ئێمە کاتێ لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان تێکەچین بچین پەرچەکردارمان ئەوە بێت لەگەڵ برادرانی پارتی دیموکراتی کوردستان ڕێبکەوین ناکرێ کاتێ لەگەڵ برادرانی پارتی دیموکراتی کوردستان تێکەچین بین لەسەر حسابی پەرچەکردار و عەکس العەمەل بین لەگەڵ برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێکەوین ئێمە حیزبێکی سەربەخۆین و باوەڕمان بەوەیە جەماوەری خۆمان هەیە و ئەو جەماوەری خۆمان پشتگیری ئێمەکە بەبێ بوونی هیچ بەرژەوەندیە لەگەڵ ئێمە هەموو زۆربەی ئەندامەکانی بزنەوەی گۆڕان موچەیان نییە زۆربەی خۆبەخشن زۆربەی ئەندامەکانی بزنەوەی گۆڕان بە بێنانی بە سزادراوی بزنەوەی گۆڕانان قبوڵە لەبەرەوە بەڕای من پێویست بەو ڕێکەوتنە نەبوو هەر سەرەتاوە کەواتە ینی ڕێکەوتنەکە بەڵێ جملێ تاواکەم بمبورە کاکامەران ئێمە لە سەرەتاوە دەمانزانی کە یەکێتی نیشتیمانی کوردستان دوو باڵە زۆر بە زەقی دیار بوو و ئێمە برادرانی ئێمە هەوڵی ڕێخستەوەی ئەو دوو باڵیاندا تۆ ناکرێ بێ لەگەڵ حیزبی ڕێبکەی کە خۆی ناڕێکە لەناو خۆیانە ناڕێکن ئێستا ئێمە تووشی یعنی هین بووین حراجی بووین تەلەفۆن لەگەڵ یەشێکەکەین لە برادرانی باڵی زۆرینە ئەو لە برادرانی ئەولا پێی ناخۆشە پەیوەندیە لەگەڵ برادرانی ناوەندی بڕیار ئەەکەین ئە برادرانی ئەملا پێیان ناخۆشە یعنی ئێمە جۆرێک تووشی لە حراجی و ئەو دابەشبوونەی برادران لە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ خۆی بۆتە لەمپەرێک و تەنگژەیەکی زۆر گەورە بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنەکە لەگەڵ برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کەواتە ینی لە قسەکانی جەنابتان تێگەیشت بم ڕێکەوتنی یەکێتی و بزوتنەوەی گۆڕان کەوتۆتە بارودۆخێک کە جێگای هەڵوەستەکردن و قسەکردنی لەسەر بێ؟ بێگومان ئەوە ئێمە لە حەڤەی 2016ەوە ڕێکەوتنمان لەگەڵ برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان واژۆ کردووە لە سەردەستی جەنابی مام جەلال و بە حزوری جەنابی کاک نەوشیروان و جەنابی کاکۆزەر هەردووکیان واژۆیان کردووە لە حەڤەی 5ەوە ئێستاکێ ئەمڕۆ 25 دەیە تا ئێستا هیچ جۆرە پێشکەوتنێک لەم ڕێکەوتنە بەرەو پێش نەچووە هیچ هەنگایەک بەرەو پێشەوە نەنداوە بە ئاراستەی جێبەجێکردنی ناوەڕۆکی ئەو ڕێکەوتنی کەوا ڕوویداوە لەبەرەوە لە خلالی 5 مانگە لە چ کاتێکیشە لە کاتێکا کە ناوچەکە بە دۆخێکی زۆر نالەباراتی ئەپەڕێ هەم لە ڕووی ئیقلیمیەوە و لە ڕووی ناوچەویەوە و لە ڕووی دەولیەوە تەنگژەکان لە ڕووی قەیرانی دارایەوە زۆر قەیران ڕووی لە منتیقەیە کردووە ئەبایە زۆر بەپەلە ئەمە کە ئێوە خاوەن بیر و بۆ چوونی خۆتانن پێتان وایە ئێستا کاتی ئەوە هاتووە بزوتنەوەی گۆڕان دەستبەرداری ئەو ڕێکەوتنە بێ؟ من بەش بە حاڵی خۆم هەر لە سەرەتاوە لەگەڵ ئەوە بووم ئێمە دۆستی یەکێتی نیشتیمانی کوردستان بین بەڵام ڕێکەوتنێک نەکەین لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەساسی پەرچەکردار لەگەڵ سەر تێکچوونمان لەگەڵ یەکێتی و بە هەمان شێوە ڕێکەوتن لەگەڵ پارتی نەکەین لەسەر ئەساسی پەرچەکردار لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان من بۆ خۆم لەگەڵ لە سەرەتاوە لەگەڵ ڕێکەوتنەکە نەبووم ئەگەر سێ مەرجم دانابوو کە لە سەرەتاوە باسم کرد ئەو سێ مەرجە بەدینەیە ئەو سێ مەرجە کە من دامناوە بەدینە هاتووە لە خلالی 5 مانگە کەواتە من بۆ خۆم لەگەڵ ئەو ڕێکەوتنە نیم
بەڵام دژی یەکێتی نیشتیمانی کوردستانیش نیم پێم خۆشە دۆست و خۆشەویست بین لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە هاوکار بین لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە فراکسیۆنەکانمان نزیک بێ لە یەکتر بە هەمان شێوە لەگەڵ حیزبەکانی کەشە حتا لەگەڵ برادرانی پارتی حتا لەگەڵ برادرانی ئیسلامی لەگەڵ شیوعەکان چونکە ئێمەی کورد ئێستا پێویستمان بە یەکریزی نیشتیمانی هەیە ئێمەی کورد تەنها دووشت گرنگە بۆ ئێمە لەم ڕۆژە فریادڕسی ئێمە دووشتە یەکریزی نیشتیمانی لەگەڵ دیموکراسی بوون بە دیموکراسیدنی کۆمەڵی کوردەواری ئەگەر ئەم دوو کارە نەکەین ئێمە بە فوویەکی ئێران بە فوویەکی تورکیا بە فوویەکی عەرەبەکان ئەم ئەزمونەکە هەمان دەستمانە چێ لەبەرەوە بە هیچ جۆرێ من لەگەڵەوە نیم هیچ جۆرە گرژیەک لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان دروست کرێ هیچ جۆرە گرژیەک لەگەڵ پارتی دروست کرێ هی بەداخەوە ئەوانەی گرژی دروستەکەن ئەوان لەگەڵ بستنەوەی گۆڕان دروستەکەین ئەگینا بستنەوەی گۆڕان هەمیشە دەستی تەبایی و برایی بۆ حتا بۆ برادرانی پارتی درێژ کرد بەداخەوە ئەوان ئەو دەستی تەبایەکی ئێمە درێژمان کرد بۆ برادرانی پارتی ئەوان دەستەکەیان بڕیەوە باشە لە کاتێکدا ئەگەر بزوتنەوەی گۆڕان وەکو ینی کۆمەڵێک زانیاری بازدەوە دەکا ینی ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان نامەیەکی ناردووە بۆ ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان خات و هێرۆ ئیبراهیم داوای لێکردووە هەڵوێستی تەواو دەرببڕێ سەبارەت بە بەشداریکردنیان لە کابینەی حکوومەت و یاخود کشانەوەیان لە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان. پرسیارەکەی من لێرەدا ئەوەیە بە کشانەوەی بزوتنەوەی گۆڕان لە ڕێککەوتنەکە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان پێتان وانە بارودۆخی شاری سلێمانی بەرەو ئاقارێکی خراپ بچێت لە کاتێکدا ینی ئستحقاقی بزوتنەوەی گۆڕان لە پۆستی پارێزگاری سلێمانی لە هەموو حزبێکی دیکە زیاترەوە بستنەوەی گۆڕانیش تاوەکو ئێستا نەیتوانیوە ئەو ئستحقاقە بەکار بهێنێ. بەڵێ بەڕێز جەنابی ڕێخەری گشتی بەپێی ئەو زانیارانی من هەمە تەوان زانیاری ڕسمی نین جواتی نیشتیمانی و جوادی گشتی لێرە تەخویل کردووە بۆ ئەوەی هەر بڕیارە بدەن لە حکوومەت بمێنەوە لە حکوومەتی خۆجێیی یاوەهوە لە حکوومەتەکەی لە حکوومەتی هەرێمی کوردستانیش بمێنەوە یان نەمێنەوە ئەوە دراوەتە دەست هەموو سەلاحیەتەکانی داوە دەست جواتی نیشتیمانی کوردستان و ئەو برادرانی کەوا ئێستا کارەکەن یەکێ لە تایبەتمەندەکانی بزنەوەی گۆڕان ئەوەیە کە لە غیابی بەڕێز ڕێخەری گشتیشا ئەتوان بڕیار بدەن و ئەتوان قرارەکانی ڕنگدانەوەی قرارەکانی بەڕێز ڕێخەری گشتی بزنەوەی گۆڕانیش بن. هۆکاری سەرەکی کامەران ئێمە یەکێ لە هەڵەکانمان ئەوە بوو کە ئەبوایە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێک نەکەوتینایە کاتێک ئێمە وەزیرەکانمان دەرکرا سەرۆکی پەرلەمانمان لە هەولێر ڕێگری لێکرا بچێتە هەولێر هیچ وەزیرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ وەزیرێکی کۆمەڵی ئیسلامی کوردستان هیچ وەزیرێکی یەکگرتووی ئیسلامی کوردستان ئامادە نەبوو پۆستە وەزارەکانیان بەجێ بێڵن وەک هاوکاری و هەماهەنگی لەگەڵ بستنەوەی گۆڕانە کە ئەوستەمە گەورەی لە بستنەوەی گۆڕان کراوە ئەگەر ئەوان هەڵوێستیان هەبوایە بەڕای من پارتی ئەو ئیجراعاتی کە کردی ئیجراعاتی کاتی بوو کردی و چاوەڕێی ئەو بزانێ هەڵوێستی برادرانی یەکێتی واروە ئیسلامیەکان واروە چۆنە بۆی ئەو لەسەر ئەساسی ئەوە بڕیار بدا بەداخەوە ئەوان بێ هەڵوێست بوون بەردەوام بوون لە کابینەکەی بەڕێز نێچیروان بارزانی لەبەرەوە ئەوانیش بەردەوامیاندا بەو بڕیارەی کە سەرۆکی پەرلەمان پێویستە نەگەڕێتەوە بە ناو پەرلەمانی کوردستان و وەزیرەکانیش نەگەڕێنەوە هەر لەسەر ئەو بنەمایە ئەبوایە ئێمە ڕێکەوتنمان لەگەڵ برادرانی نیشتیمانی کوردستان نەکردایە ئەبوایە هەر دۆستەکەی جاران بوونایە دوور و دۆست بووینایە باشتر بووی لەبەرەوەی تووشی ڕێکەوتنیە بووین کە ئێساکێ ناتوانین ئەو ڕێکەوتنە بخەینە بواری جێبەجێکردنەوە و بەنسبەتی پارێزگاری سلێمانیشەوە کە جەنابەت پرسیارت کرد ئێمە پارێزگاری سلێمانی پۆستێ بوو لە سەرەتاوەکو پێم وتی ستەممان لێکرا بەڵام دوای ئەوەش کە پۆستەکە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەنجومەن بڕیاریدا کە دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر پارێزگارە ئیتر ئەوە کێشەی ئێمە نییە کێشەی برادرانی ئەنجومەنی پارێزگای سلێمانیە کە چۆن بە فەرمیبوونی بەڕێز دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر ئەخەنە قاڵبی جێبەجێکردنەوە ئەوە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی تازەیە ئەبێ بڕیارەکە بنێرێ بۆ کوێ ئەنێرێ بینێرێ ئێمە ناکەوینە شوێن ئەو بڕیارە بۆ لای بەڕێز مەسعود بارزانی ئەچێ بۆ تەنیا لەسەر دکتۆر هەڤاڵ نەبوو ینی بەڕێز عومەر وەکو دەزانرێ ینی لە نێو بزوتنەوەی گۆڕانیشدا سەردار قادر لە بەدیلی دکتۆر هەڤاڵ دەستنیشان کرا. بە هیچ جۆرێک سەردار قادر بە شێوەی کاتیە بەڕێز سەردار قادرش بە شێوەی کاتیە خۆی جێگری پارێزگایە هەڵ ئەسێ بە کارەکانی پارێزگاری سلێمانی تا ئەو کەلەکە لە غیابی پارێزگارە ئەگینا پارێزگاری فەرمی بەڕێز دکتۆر هەڤاڵ ئەبوبەکرە و ئەنجومەنی پارێزگار هەڵی بژاردووە ئەبوایە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی
ئەو بڕیارەی کە ئەو ڕۆژێ ئەو بڕیاری کە دایان بە هەڵبژاردننی بەڕێز دکتۆر هەڤاڵ ئاراستەی سەرۆکایەتی هەرێمی بکردایەتر ئێمە معنی نەبووین کێ سەرۆکایەتی هەرێم ئێمە ناڵێن بۆ سەرۆکی هەرێمی کوردستان بۆ سەرۆکایەتی هەرێمی کوردستان بەداخەوە ئەلێرا هەڵەیەکی تەکنیکی ڕوویدا و هەندێک مزایادەی پێشوەختیش لەلایەن هەندێک لە هاوڕەکانی ئێمە لە هەڵسوڕاوەکانی ئێمەکرا کە ئەو وای کرد زۆرێک لە ئەحراجی بۆ ئێمە دروست کرد ئەگینا بەڕای من زۆر تەبیعی بوو ئاراستی سەرۆکایەتی هەرێمیەکەین لە ماوەی 15 ڕۆژە ئیمزا کرا نوری علان و ئیمزاش نەکرا ئەو ئۆتۆماتیکیان بەڕێز هەواڵ کرد پارێزگاری سلێمانیەوە. بەڕێستان باستانەوە کرد کە یەکێک لە هۆکارەکانی سەرنەکەوتنی ڕێککەوتنی گۆڕان و یەکێتی بۆەوە دەگەڕێتەوە کە لە نێو یەکێتیدا لە نێو سەرکردەکاندا دووڕاهبوون بەشێکیان لە پارتی نزیک بوون بەشێکیشیان لە بزوتنەوەی گۆڕان. بەڵام ئەو بەشێکی ئێوە بە دۆستی خۆتانی دەزانن لە حکوومەتی پارتی بەشدارە و باڵی زۆرینە قوبات تاالبانی وەکو جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەست بەکارە و پۆستی پارێزگاریش لەلایەن ئاسۆ فەرەیدون کە سەر بە باڵی زۆرینەیە. بۆچی ئەم کێشەیە لەلایەن باڵی زۆرینە چارەسەر نەکراوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە؟ ینی پێتانوانیە بە شێوەک لە شێوەکان کەم تەرخەمیەکەیە بۆ یەکلاکردنەوەی ئەو دۆسێش؟ بەڕای من وەکو پێم وتی ئەو مزایدانەی کە پێشتر ئەو جۆرە لێدوانانەی کە پێشتر لەلایەن هەندێک لە هەڵسوڕاوانی بزوتنەوەی گۆڕانەوە دەرئەکرا سەبارەت بە شەرعیبوون و ناشەرعیبوونی سەرۆکی هەرێمی کوردستان و نەناردنی بڕیارەکە بۆ سەرۆکی هەرێم و ئەگەر مەسعود بارزانی ئەم بڕیارە واژۆ بکە من نابمە پارێزگار و ئەمە جۆرێک لە دەرگای کردەوە بۆ ئەوی برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش خەمسار بن لەوەی کە ئەو کارە ڕۆتینیاتەکەی کە بۆ ئەوەی بەڕێز دکتۆر هەواڵەوە بکردبێتە ببێتە بە پارێزگای سلێمانی ئەوانش خەمساردیان نوان و متابعەش نەکراوە لەلایەن برادرانی ئێمەوە پشتیان بۆ قایم بۆ کە کەسێکی سەر بە بزوتنەوەی گۆڕان بە ناوی بەڕێز سەردار قادر ئەبێتە پارێزگا بۆ پشتێنیان لێ کردەوە. بەڕای من ئەوە هەڵەیەکی تەکنیکی بوو هەڕێکی ئیداری بوو ئەبوایان نەکرا چکە هەرگیز جێگر نابێتە ئەسیل یعنی جێگر شوێنی بە پارێزگا ناگرێتەوە بە شێوەی کاتی ئەکرێ بەڕێز سەردار قادر ماوەی مانگە 2 مانگ 3 مانگ پارێزگاری سلێمانی بێ بەڵام لەوە زیاتر ئیتر ناکرێ بە بەردەوامی وەکو جێگر ئەکرێ کەسێک بهێندێ لە ئەنجومەنی پارێزگاوە بە ناوی پارێزگاری سلێمانی بە وەکالەت کارەکە بەڕێوە بەرێ بەڵام ناکرێت جێگری پارێزگا بە بەردەوام بێتە و پارێزگاری سلێمانی بە وەکالەت. باشە ئێستا وەزارەتی ناوخۆ بەپێی بڕیارێک عومەر قەڵاتزەیی جێگری پارێزگاری یعنی وەکو پارێزگار بە وەکالەت دەستنیشان کردووە و لەمە و دوار کتابێکی فەرمی لە عومەر قەڵاتزەییەوە وەردەگرێ واتە ئیمزای ئەو بۆ کاروبارەکانی بەڕێوەبردننی کاروبارەکانی ئیدارەی پارێزگای سلێمانی حکوومەت مامەڵە لەگەڵ ئەودا دەکا. ئەمە چۆن پێشوازی لێ دەکەن؟ بەڵێ ئەوە جۆرێکە لە دووفاقی لە بڕاردانی وەزارەتی ناوخۆ کە بەڕێز وەزیری ناوخۆ بەڕێز کەری سنجاری ئەوایە هەنگاوی لەو شەوەی هەڵنەگرتایە چونکە چۆن ڕەوایە عومەر قەڵاتزەیی پارێزگار بێ بە وەکالەت بە هەمان شێوەیە بێ ڕەوا بێ بەڕێز سەردار قادریش پارێزگاری سلێمانی بە وەکالەت ئەمە هیچ منطقیانە زۆر بۆ ئەوەی کە ینی زانیاری دروست بخەینە ڕۆ عومەر قەڵاتزەیی بازدەوە دەکا کە ئەو مەرسومی بۆ دەرچووە هیچ کێشەیەکی یاسایی نییە لەوەی کە ئیدارەی پۆستی پارێزگار بە وەکالەت بەڕێوە ببە. سەرۆکی بەڕێز سەردار قادریش بە هەمان شێوە پارێزگاری سلێمانیە بە وەکالەت بە هەمان شێوەیش ئەوش مەرسومی بۆ دەرچوو. بەڵام وەک ئەو باز دەکات دەڵێ من مەرسومم بۆ دەرچووە بەڵام سەردار قادر ینی دان بە مەرسومی سەرۆک ببوورە سەردار قادر وەک جێگری پارێزگار بە هەمان شێوە مەرسومی بۆ دەرچووە کاتێک کە بەڕێز مەسعود بارزانی سەرۆکی شەرعی هەرێمی کوردستان بووە لەبەرەوە ناکرێ ئەمە بە هیچ جۆرێک بوون بمبورە کاتێس جێگری پارێزگا هەڵەسێ بە پارێزگا بە وەکالەت پێویستی بە مەرسومی سەرۆکایەتی هەرێم نییە ببوورە تەنها پێویستی بە ئەمرێک هەیە لەلایەن بەڕێز کەریم سنجاریەوە مەرسوم کە دەرچووە بۆ بەڕێز عومەر قەڵاتزەیی لە سەردەمێکا بۆ کە بۆتە جێگری پارێزگا بە هەمان شێوە بۆ بەڕێز سەردار قادر دەرچووە لە بەرۆز ئەگەر بۆ سەردار بۆ بەڕێز عومەر قەڵاتزەیی ڕەوابێ بۆ بەڕێز سەردار قادریش ڕەوایە لەبەرەوە ئێمە بە هەموو شێوەوە ڕەت دەکەینەوە کە بۆ سەردار قادر ڕەوا نەبێ بەڵام بۆ عومەر قەڵاتزەیی ڕەوابێ کەواتە پارتی یاری گەمەیەکات لەگەڵ ئێمە ئەیانوێ جارێکی کە کێشە لە نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان دروستکردنەوە کە بەڕێ منەوە گەمەیەکی دۆڕاوە حەق نییە بۆ پارتی ئەو یاریە بکات لەگەڵ ئێمە زۆر بەتایبەتی بەڕێز کەریم سنجاری کە ناکرێت کە کەریم خۆی پیاوێکی پرۆفیشناڵ و
و شارەزایەکی تەواوە لە وەزارەتەکەی خۆیدا کاری لەو جۆرە بکە ئەوە ڕێگەی بدایە بەڕێز دیارە ئەوان باسەوە دەکەن کە ڕاوێژیان بە ئەنجومەنی شورای هەرێمی کوردستان کردووە کات بەرەو کۆتا دەڕوە دوا پرسیارم دەمەوێت بەوە کۆتایی بهێنم بمبورە بەوە تاواکەم بۆ بەڕێزت ئەنجومەنی شورا بۆ خۆی لەسەر مەسەلەی سەرۆکایەتی هەرێمیش بڕیارەکانی پرسگەرێکی زۆری لەسەر بوون جێگای پرسیار بوون بە هەمان شێوە ئەو بڕیارش کە داوانە بڕیارێکی سیاسی و کاریگەری سیاسی لەسەر باش هەنگاوی داهاتووی بزوتنەوەی گۆڕان چی دەبێت ئایا دەست دەگرێت بە ڕێککەوتنی لەگەڵی یەکێتی نیشتیمانی کوردستان یاخود وەکو ئۆپۆزیسیۆنێک دەمینێتەوە وەکو قسەی هەرە زۆر باسدەوە دەکرێت لە حکوومەت کە بە تەواوەتی دەکشێتەوە بە فەرمی و لە حکوومەتی خۆجێیش بە هەمان شێوە دەکشێتەوە کامە ڕێگە هەڵدەمشێرێ پێت وایە لە داهاتوودا من ئەگەر بۆ خۆی لە منە پرسی ئەگەر ئەم وڵاتە وڵاتێک بێت پرۆسەی دیموکراتی و هەڵبژاردن تێیدا نرخی هەبێ قیمەتی هەبێ بەڕای من بزنەوەی گۆڕان ئۆپۆزیسیۆن هەڵبژێرێ ماوەی 4 ساڵی کە تاقیب کاتەوە لەبەرەوەی دەرچوو کە بەڵام بەداخەوە ئێمە لە وڵاتێکە ئاژین سەرۆکی پەرلەمانەکەی بە پۆلیسێک ڕێگری لێگیرێ وەزیرەکان بە ئەمری حیزبێک ئەدێرێنەوە بە ماڵەوە لەبەرەوە من وا تەسەوەرەکەم وڵاتی ئێمە تا ئیساکیە گەشەی دیموکراتی گەشەی نەکردوەتەیە تا ئێسێمە ناتوانین لە وڵاتێکە ئاژین پشت بە ئەنجامەکانی هەڵبژاردن ببەسین لەبەرەوە بستنەوەی گۆڕان ئەبێ دیراسی ئەم باب وەزع بکە زۆر بە وردی دیراسی لێ بکە و بڕیاری بە پەلەی لێدا ئەم جارە زۆر بە وردی دیراسە بکاتەوە ئایا لە حکوومەت دەکشێتەوە یان نا بەڵام من وەکو عومەر عینایەت لە سەرەتاوە لەگەڵ ئەوە بووم کە ئێمە نەبەشداری حکوومەتی خۆجێی بکەین نەبەشداری حکوومەتی هەرێمی کوردستان بکەین وەکو ئۆپۆزیسیۆنە 4 ساڵی کە بەسەر بەرین ئەگەر چوارەکە پێویست بوو بکەین بگەینە 12 ساڵ یان تا 12 ساڵ تەمەنمان ناکرێت لە خلالی 4 ساڵە ئێمە لە ئۆپۆزیسیۆنەوە بچینە ناو دەسەڵاتەوە و تەحملی ئەو هەموو گەندەڵی و ناشەفافی و ئەو هەموو کارەساتەی بەسەر حکوومەتەکە هات جامی گەندەڵیەکە بەسەر ئێمە بڕژێن زۆر باشە ئەندازیار عومەر حاجی عینایەت پەرلەمانتاری بزوتنەوەی گۆڕان لە پەرلەمانی کوردستان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی زۆر سوپاست دەکەین سوپاس بۆ جەنابیش بەڵێ بەڕێزانم دەچینە ناوبڕێکی کورد دواتر دۆسەی کێشەی پۆستی پارێزگاری سلێمانی دەکەینەوە دوای ناوبڕێک دانە شەهید جەزا ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان دێت جارێکی دیکە سڵاوتان لێبێت بینەرانی کوردستان 24 و باسی ڕۆژ تەوەری دووەمی باسی ڕۆژ بەردەوام دەبێت تەوەری دووەمان تایبەتە بە پرسی پۆستی پارێزگاری سلێمانی کە وەک دەزاندرێتن دوای 25 ئاب پۆستی پارێزگاری سلێمانی لە نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئاڵوگۆڕی تێدا کرا بەڵام تاوەکو ئێستا تاوەکو دوێنێ سێ کەس پۆستی پارێزگاری سلێمانیان بە شێوەیەکی ناڕاستەوخۆ و ڕاستەوخۆ بەڕێوە دەبرد بەپێی بڕیارێکی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ کەسی چوارەم دەستنیشان کراوە بۆ بڕێوەبردننی کاروبارەکانی ئیدارەی پارێزگای سلێمانی بە وەکالەت کە ئەمەش بە شێوەیەک لە شێوەکان لەلایەن بزوتنەوەی گۆڕانەوە ڕەت کراوەتەوە بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە دانە شەهید جەزا ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەسەر فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانی لەگەڵماندایە بەڕێزدانە بەخێر بێت بۆ کوردستان 24 خوێندنەوەتان بۆ بڕیارەکەی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان ئایا ئەم بڕیارە چارەسەرە یاخود گەورەکردنی کێشەکەیە ڕێزم بۆ جەنابتان بۆ بینەرانی کوردستان 24 من حەزەکەمەوە ڕاست بکەمەوە کە تا ئێستا هیچ بڕیارێک دەرنەچۆ لە وەزارەتی ناوخۆ سەبارەت بە دانانی هیچ بەڕێزێک بە وەکالەت بۆ پۆستی بڵێن پارێزگای سلێمانی بە وەکالەت یعنی ئەوەی کە من قسەم کرد لەگەڵ برادران لە وەزارەتی ناوخۆیە ئەوانە گەڕێن بۆ چارەسەرێک بۆ ئەو کێشەیە بۆ ئەو گرفتە یاسایی و ئیداریە ئەو فەراغی کە دروست بووە بەڵام تا ئێستا هیچ بڕیارێک دەرنەچووە بۆ بەڵام بەڕێز عومەر قەڵاتزەیی لێدوانی ڕۆژنامەوانی داوە باسی لەوە کردووە کە وەزارەتی ناوخۆ ئەوی وەکو پارێزگار بە وەکالەت دەستنیشان کردووە لەمە و دووە ئەو کاروبارەکانی ئیدارەی پارێزگای سلێمانی بەڕێوە دەبە
بەڕێزم من ئەوەی دوازیانیاری بە جەناب تێم کە من قسەم کردووە لەگەڵ وەزارەتی ناوخۆیە لەگەڵ بەرپرسانی ئەو وەزارەتە کە تا ئێستا هیچ بڕیارێک بۆ بابەتە دەرنەچووە لە میانەی تا 72 ساعاتێک لەم کاتژمێرانەیە هەوڵێن چارەسەرێکی یاسایی ئیداری بدۆزنەوە بۆ بابەتە بەڵام تا ئێستا بڕیاری کۆتایی لەسەر هیچ شتێک نەدراوە. باشە چارەسەری یەکلاکەرەوە بۆ ئەم پرسە ئایا ئەم بژاردە دەبێ یاخود بژاردەی دیکە دەبێ؟ ڕاستیەکەی ئەمە ئەگەر سێری ئەم بابەتە بکەین ئەمە بابەتێکە تێکەڵە بابەتێکی سیاسی و یاساییە. مەسەلە یاسایەکەی ئەگەر سەیریکەین ئەو وەڵامی کە وەزارەتی ناوخۆ ناردێتەوە باسی بابەتەکانەکە تاوان مەجلیسی شورا کە ئەویش وەڵامی خۆی یاوەتەوە و وەزارەتی ناوخۆ پاڵپشت بۆ بڕیارانەی مەجلیسی شورا ئەو وەڵامی بۆی مەناردوێتەوە. مەسەلەکە ئێستا کەوتۆتەوە دەست پارێزگای سلێمانی خۆی یانێ بێ لێرە بەپێ ئەو من باسی با بڕگە یاسایەکە بۆکەم بەپێی بڕگە یاسایەکە بەپێی چارەسەر یاسایەکە ئێستا ئەبێ دکتۆر ئاسۆ دەوام بکاتەوە لەبەرەوەی کە تا ئێستا پارێزگاری سلێمانی بە یاسا تا ئەو کاتەی با بڵێن وەڵام و فەرمانی ئیدارەکەی و مۆڵەتەکەی بڵێن موافقەت لەسەر بەخشینەکەی بەخشێ ئەو وەختە ڕێکارە ئیدارەکەی تەواو بێ ئەنجا پرۆسەکە تەواوکرێ. تا ئەو کاتە ئەبێ بەڕێزیان لە پۆستەکانە بمێنەوە ئەمە لە ڕووی یاسا بەپێی ئەو وەڵامی وەزارەتی ناوخۆ ناردێتەوە وایە بۆ لەبەرەوەی کە داواکردنی بەخشین کە تۆ داوای بەخشینەکەی ئەبێ بەپێی یاساکە کاتووە ئەبێ وەزارەتی مانی ئەنجومەنی وەزیران بڕیار لەسەر دەرکەن و وەڵام بێتەوە ئەوەی کە من زانیانم دەستکەوت ئەو نووسراوانە لە دوای جەژنەوە نێرداوە جام پرۆسێ کتاب بەرزکردنەوە و وەڵامدانەوە و ئیشە ئیدارەکان ئێشە تاوە نەبووە تا ئێستا بریاری بۆ دەرنەچووە یعنی ئەمە کێشێکی وا گەورە نییە تا ینی وا گرفتەکە گەورەکە بێت گەشتە گەورەکە ڕاستەکەی بابەتە سیاسەکەی زیاتر کە ئەوەیە برادرانی بزوتنەوەی گۆڕان کە اعتراف یان تعامل لەگەڵ سەرۆکاتی هەرێم ناکەن گرفتەکە لێ بۆ خۆیان دروستیان کردووە یانەوەی کاگۆمەرێنات پێشتروتی لە ساسەنیش لەگەڵەوە بۆ چونیان ینی حتا زۆر لە بەڕێزانش لەگەڵەوە بۆ چونیان دکتۆر بەکرد خۆی چەند جار باسی کردووە کە باشڵێ کاکدانە ینی ئەو قسانەی کە لە بەڕێستان جێبیست دەبم وا نیشان دەدەی کە بە شێوێک لە شێوەکان وەزارەتی ناوەخۆ ڕای نەبێت لەسەر ئەو گرفتەی کە ئێستا لە پارێزگای سلێمانیدا هەیە لە کاتێکدا وەزارەتی ناوەخۆ نوێنەری وەزارەتی ناوەخۆ ڕاستەوخۆ لە پرۆگرامی باسی ڕۆژ باسی کرد کە ئەوان ئیمزای سەردار قادر وەکو پارێزگار قبول ناکەن ڕەتی دەکەنەوە و بڕیاری فەرمیشیان ڕەوانەی پارێزگای سلێمانی کردیە تاریخەکەم لە بەردەم دانیە تاریخێکی دیاریکراویان نووسیوە لەو کاتەوە بە هیچ شێوەک ئیمزای سەردار قادر قبول ناکەن ئەمە لەلایەکی دیکە ینی باسکردنی عومەر قەڵاتزەیی وەکو پارێزگار بە وەکالەت بەڕێوەبردننی ئەو پۆستە کە لەسەر ناوەندی بڕیار هەژمار دەکرێت پێ دوایە ینی باسکردنی بابەتێکی وها گرنگ هەر لە خۆیەوە باز بکرێت بۆ میدیاکان بەڕێزم من علاقەم نییە بەسەرەوەی کە چی لەسەر میدیاکان باس کراوە یا باز نەکراوە ئەمە تەعامل لەگەڵ بڕیار و یاساکەکەن تا ئێستا بڕیارێک دەرنەچووە بۆ کاک عومەر قەڵاتزەیی وەکو پارێزگار بە وەکالەت ئەو بڕیارە تا ئێستا دەرنەچووە ئەوە پێویستی بەڕێکاری یاسایی هەیە ئەمە لەلایەکەوە داوایەوە ترێ لە پشتی میدیاوەشت زۆرەترێ ئۆپشنەکان هەن چەند ئۆپشنێک هەیە لە بەردەمی وەزارەتی ناوخۆیە ئەوان معنین بەو شتە ئەو بابەتە معنیە بە وەزارەتی ناوخۆ چکە پارێزگارەکان تابعی وەزارەتی ناوخۆن ئەوانە بێ و کێشێ چارەسەرکەن ئێستا ئەمە بینین پارێزگاری سلێمانی دکتۆر ئاسۆ کە هێشتا بڵێن ڕێکارە یاسایەکانی تاوە نەبووە لە ڕووی یاساییەوە تا ئێستا پارێزگار ئەمە باسی لایەنە سیاسەکەی ناکەن لە ڕووی سیاسیەوە نەخێت دکتۆر ئاسۆ وازی لە پۆستەکەی ناوە ئەبێ گۆڕانەوە پۆستەوە گرێ ئەمە لە ڕووی سیاسەکە بەڵام ئێمە بە خۆمان و چەند فراکسیۆنی کەش ڕبتمان نییە بۆ بابەتە سیاسی و بەڕاستی چکۆ لەوڵە شوێمە ڕبتمانەوە بۆ دۆ هەرەوە بابەتە سیاسی کێشەی دروستکردوەکە مۆڵەتم بێ دوای بۆ باسەکەم لە ڕووی یاسایەکەەوە ئێستا دکتۆر ئاسۆ لەوێنێ داوام ناکە کاک سەردار ئەویش چەند ڕۆژێکە بێ ناتۆتۆ بۆ داوام ئێستا کاک عومەر لەوێ ئیشوکارەکانی پارێزگار وەکو جێگری پارێزگار ئەبا بەڕێوە کە ئەمە ئیجرایەکی ئەتیادی ئەڕوات تا ئەو کاتەی وەزارەتی ناوخۆ چارەسەری بۆ دۆزێتەوە سەبارەت بە بڕگەی یەکەم کە جەنابە باسی کرد بەڵێ کەواتە ینی هەمان ئەو قسەی من دووپات دەکەیتەوە ئەمڕۆ عومەر قەڵاتزەیی وەکو پارێزگار بە وەکالەت ئیمزای لەسەر بەڕێکردنی کاروبارەکانی ئیدارەی پارێزگای سلێمانی کردووە نەخێر قوربان جیاوازە پارێزگار بە وەکالەت دەسەڵاتی پارێزگاری هەیە
بەڵام کاک عومەر قەڵاتزەیی دەڕاستە سەڵاتەکانی پارێزگاری نییە وەکو دەسەڵاتی جێگری پارێزگاری هەیە جێگری پارێزگار بە ئیدارە یعنی لە وەکو کاتجێڕی ئیشەکان نووسراوەکان ئەوانە توانێت بکە بەڵام دەسەڵاتی پارێزگار لەوە فراوانترە لەبەرەوە نەخێر ئەو وەکو دەسەڵاتی پارێزگاری نییە چکە بوو بە پارێزگار بە وکالەت دەسەڵاتی پارێزگاری هەیە مەسەلەی کاکسەرداریش کە جەناب باسی کرد پاڵپشت لێرە جەناب لەگەڵ ئەو بەڕێزەی وەزارەتی ناوخۆ قسە و کوراوزانام دکتۆر سامی بوو یانەوە بابەتەکانی ڕوونکردنەوە ئەوان بە شێوە یاسایەکە ڕوونی کردەوە بۆ جەنابتان من حامی وەزارەتی ناوخۆنی بەڵام خۆیان بە نووسراوی فەرمی نردووانە پاڵپشت بە نووسراوەکانی ئەنجومەنی شورا ئەو بابەتە بەزەن تیاڵکێشێگە یەکێک لەوانە دکتۆر ئاسۆ کە داوای مۆڵەتی کردو لە هەمان ڕۆژە بە نووسراویچیگە نووسراوی نووسیوە کە کاکسەردار ببێ بە پارێزگار بە وکالەت لە ڕووی یاسایەوە بێت دکتۆر ئاسۆ مۆڵەتەکەی قبول بکرێ اینجا توانێت ئەوە بکە ئەمە هیچێک لە نووسراوەکانە وەڵامەکەی بووە لەبەرەوە وەکالەتەکەی دکتۆرکەی بڵێن کاکسەردار قبول نەکراوە نەک لە باگراوندێکی سیاسی بێکە هەندێک برادر تحلیلی بۆکەن کەمە سیاسی ئەنە حەقێمە لەگەڵ بابەتە یاساکە قسە بکەین ئێمە هیچ کێشەمانیە لەگەڵەوە تا من حەزەکەم ڕوونکەمەوە ئێمە هیچ کێشەمانیە لەگەڵەوەی کێ و پۆستەی هەیە نەپێویستمان بۆ پۆستی پارێزگارە نەکاندیدمانێ بۆ پۆستە نەگرفتی ئێمەشە ئێمە لە ئەوڵیشەوە لەگەڵ و ڕێکەوتنە سیاسیێن بەڵام من جارێکی ئێڵێمەوە بزوتنەوەی گۆڕان ینی بەداخەوە ئەو کێشەیە کە دروست بوو ئێستا ڕوبەرووی خۆیان بۆتەوە کەوان تەعامل ناکەن لەگەڵ سەرۆکاتیەمە هەر بۆ زانیاری جەنابەت چەند جارێک لە سەکردەکانی بزوتنەوەی گۆڕان لە ژووری حکومت داوایان لە سەرۆکاتی ئەنجومەنی پارێزگا کردووە کە نووسراوەکەی هەڵبژارنی دکتۆر هەڤاڵ بەکر کە کاندیدی پەسەندکراوی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە بزوتنەوەی گۆڕان بۆ پۆستی پارێزگار داوایان کردووە کە ئەو نووسراوە نەنێرێ بە سەرۆکاتیێرە یعنی ئەو بەخۆیانەوە تەگەرایان دروست کردووە لەسەر لە ڕێگەی ئەو بابەتە کە پۆستی پارێزگا وەگرێت بەڵێ باشە ئەو پرسەی کە ئێستا باسی لێوە دەکرێت مەسلەی عومەر قەڵاتزەی پێتان وایە ئەمە دەبێتە چارەسەر ئەگەر ینی بڕیارێکی فەرمی وەکو جەنابتان باستان لێوە کرد گەیشت بە ئیدارەی پارێزگای سلێمانی پێتان وایە بڕیارێکی تەندروست دەبێت بە پێی چوارچێوەی یاساکان دەبێت کە عومەر قەڵاتزەی دەکرێت ببێت بە پارێزگار بە وەکالەت من تەسەوڕەکەم لە ڕووی یاساییەوە ینی ئەکرێ کە کەسێک بتوانێت شەکانی پارێزگا بەڕێبەرەوە بەڵام ئەو بڕیارە نابێتە بڕیارێکی کۆتایی بۆ چارەسەکردنی کێشەکە ئێمە لە سلێمانیە پێویستمان بە پارێزگارە پارێزگای سلێمانیش ئەبێ ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بێ ئەبێ هەڵبژێراوە بێ لەناو ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەبێ دووجا هەڵبژێرا بێ جارێک لەلایەن گەلەوە جارێک لەلایەن ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە ئەوە پۆستی پارێزگای سلێمانی بە کەسێکی واپڕێکرێتەوە هەر کەسێکی کە ئەو پۆستە بگرێتە بەر تەنها ئەتوانێت بە شێوەیەکی کاتی بێت تەنانەت ئەوەی کاکسەرداریش کە وەکو وەکالەت ئەگەر قبول بکرێ ئەوەیش بە شێوەیەکی کاتیە بۆ ماوەیەکی معەنە ینی وەکالەت بۆ شێوەیەکی کاتیە مەبەستەوەیە قبول بکرێت چێ قبولی بکە ینی مەبەستەوەیە وەزارەتی ناوخۆ یان ئیدارەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی مەبەستی کام شت کێ قبولی مەبەستم ئەوەیە کە تۆ دەڵێ عومەر قەڵاتزەی ئەگەر قبول بکرێ ئەو کارە بکە ینی چێ قبولی بکە وەزارەتی ناوخۆ قبولی دەکا دەستنیشانی دەکا یاخود دەبێ ئەنجومەنی پارێزگای سلێمانی قبولی بکە نا بەڕێزم لە ڕووی ئیداریەوە ئەگەر بۆشاییەکی ئیداری دروست بێ لە ڕووی یاساوە بۆشایەکی ئیداری دروست بێ لە پارێزگای سلێمانیە بۆشاییەکی یاسایی دروست بێ بە شێوەیەکی کاتی دروست نەبووە ئەبێ بەڵێ ئێسامیش بە جەنابەت کە وەزارەتی ناوخۆ لە تاوتوێکردنی ئەو بابەتیان کە چارەسەرێکی یاسایی و ئیداری بدۆزنەوە بۆ بابەتە کە ئێستا دروست بۆ لێرە اینجا چارەسەرەکە لەوانێ بەیانی بڕیارێک دەرچێ دووبانی بڕیارێک دەرچێ ئەمە چاوەڕێ وەڵامین کە وەڵامەکە هادە وەختە سەیرێکم زانی بڕیارەکە تا چرادێک یاساییە تا چرادێک بەسپی یاسەکان جێبەجێکراوە ئەمە لە ڕووی خۆیە لێبەرەوە ناتوێن پێشوەخت هیچ شتێک بڵین ئەمە لەلایەکەوە من باسی پۆستی پارێزگارەکەم پۆستی پارێزگای سلێمانی ئەبێ کەسێک بێ هەڵبژێراوی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بێ بەڵێ یعنی ئەمە باز لە گرفتەکانی ڕابردوو نەکەین لە هەڵوێستەکانی ڕابردوو نەکەین هەمومان دەزانین کە هەڵوێستی بزوتنەوەی گۆڕان سەبارەت بە یەکلاکردنەوەی پرسی پۆستی پارێزگاری سلێمانی ئەوەیە کە ئەوان نانەوێ مەرسوم بۆ پارێزگارەکەیان دەربچێت و ئاسۆ فەرەیدونیش تاوەکو ئێستاکە ینی دەوامی نەکردووە چارەسەر چۆن دەبێت بۆ ئەو گرفتە تۆ ئەندامی ئەنجومەنی پارێزگای و پێشنیازێک هەیە بۆ بەڕێوەبردننی ئەو پۆستە بە وەکالەت لەلایەن عومەر قەڵاتزەییەوە ئەمە چارەسەری گرفتەکە دەکا بەڕای من چارەسەری بنەڕەتی بۆ ئەو کێشەیە ئەوەیە کە کێشە سیاسەکە بەڕاستیەوە کە بربەستە لە بەردەم ئەو پرۆسەیە
بابەتە سیاسەکەیە کە ئێستا من دووبارە لەم کە کاک ئەو بەڕێزەی پێش من بۆ ئەندام پەرلەمانەکە کە پێشتر قسەی لەسەر کرد عومەر حاجی عنایەت بەڵێ کاک عومەری حاجی عنایەت کە بەڕێزیان باسی کرد من تەسەورەکەم کێشە سیاسەکە بۆ بە بربەست لە بەردەمی وەرگرتنی پۆستە لەلایەن بزوتنەوەی گۆڕانەوە ینی ئەوان پێویستان بە پۆستی پارێزگای سلێمانیە ئەوە ڕێکارێکی یاساییە بە یاسا هاتووە هەر کەسێ پۆستی پارێزگاری سلێمانیەوە گرێ ئەبێت ڕێکارە یاسایەکانی خۆی تاواکە من دووبارە حەزەکەم بابەتە باسکەین چ جاوتمانە ئێمە ڕاستە ئیتیفاقێکی سیاسی هەیە لە دەرەوە جوانی پارێزگا لە بینی برادرانی بزوتنەوەی گۆڕان و یەکێتینی نیشتیمانی کوردستانە یەکێتینی نیشتیمانی کوردستان فەرمی دکتۆر ئاسەواز هێناوە ئێستا بزوتنەوەی گۆڕانە بێ پۆستەوە گرێ بەڵام ئەو ئیتیفاقە سیاسی ئەبێت ترجمە کرێ ئەبێ بە یاسا ڕێک بخرێ ناکرێ بە بێ یاسا ڕێک بخرێ بەڵێ ئێمە هیچ تێبینیەکمان لەسەر بابەتە ئەوە پۆستێک ئەمە کاندیدیشمانە بووە بەڵام تێبینیمان ئەبێ لەسەر کە بابەتەکە بە یاسایی بکرێ ئەوان بەداخەوە لەبەر بێ ڕێگرە سیاسەکانی بەردەمیان پرۆسە یاسایەکەشیان وەستانوە ئەبێ مەرسومی سەرۆکاتی بۆ پارێزگای سلێمانی دەرچێ و سێوەندی یاسایی بخوا لە بەردەمی سەرۆکا بە ئامادەبوونی وەزیری ناخۆ دواتر فەرمانی ئیداری بۆ دەرەچێ ئێمە ژۆ کاتە هەر کەسێ ئەو پۆسەوە گرێ لە بزوتنەوەی گۆڕان بێ لە یەکێتی نیشتیمانی کوردستان بێ هەردانێکی بە خۆشحاڵی و قبوڵیەکەین تەعاملشی لەگەڵاکەن هاوکاری شێبین لە کاتێکدا ئەگەر بزوتنەوەی گۆڕان ینی ئەو پرۆژەیە ڕەت بکاتەوە ئەو بڕیارەی وەزارەتی ناوخۆ ڕەت کاتەوە و ئەگەری ئەوەشەیە بەشێک لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوانش لەگەڵ ئەو بڕیارە نەبن پێتان وایە بەبێ بۆ چوونی ئەوان بڕیارێکە لەم شێوەیە دەربچێ لە وەزارەتی ناوخۆ ئەگەر ئەم ڕۆژ نەبێ لە داهاتوودا دەربچێ ینی کاری لەسەر بکرێ ببێتە واقع بۆ بەڕێوەبردنی کاروبارەکانی ئیدارەی پارێزگای سلێمانی من بڕوا ناکەم کە یەکەم بڕوا ناکەم وەزارەتی ناوخۆ بڕیارێکی ناتەندروست بە من محامی وەزارەتی ناوخۆنیم دووبارە لەم بەڵام ئەوانە کارەکەن بە یاسا و یاسایان لە بەردەمە ناتوان لە یاسا لابن هەر لایەنێک و وەزارەتێک لە یاسا لابە ئەوە دادگای ئیداری هەیە ئەتوانێت شکات کرێ ئەوانە بێ بە پێی یاسا بڕیار دەرکەن کە بڕیارێکی یاساییشان دەرکرد ئەبێ بە پێ ڕێکارە یاساکان تەعامل لەگەڵا بکرێ بەڵام ئێمە ئەوەشمانە بێ لەبیر بێ ینی باگراوندی سیاسی شێ بۆ شتانە بەڵام من بەتەکی دەڵێم ینی تەعامل نەکردن لەگەڵ بڕیارەکانە کێشە دروستکردن بۆ سلێمان ئێسا کۆیسا دروست بووە زەرمەند یەکەم هاوڵاتیان ئێرابێ و ئەگەر دووبارەم کێشەی گەورەتر بکرێەوە تەعامل نەکرێت لەگەڵ وەزارەتی ناوخۆیە ئەگە بڕیارێکی یاسایی دەرکرد من ئەوواڵم دووبارە لە بینی کەوانەیەەکە ئەو دووبارە انقطاع دروست دەبێت لە بینی ئەمە حکوومەت هێرێمی کوردستان و وەزارەتە ماینەکانە بەڕاستیەوە کاتە تووشی فەراغێکی سیاسی و ئیداری گەورەترێ بین ئێمە ئێستا بە خۆمان لە فەراغێکی ئیداریین لە فەراغێکی یاسایین کە پارێزگار وەکو پۆستی پارێزگار نییە یعنی حەزەکەم دووبارە باسی کەمە پۆستی پارێزگار بە جێگرەکان پڕ ناکرێتەوە پۆستی پارێزگار دەبێت پارێزگار پڕیکاتەوە ئەبێ هەڵبژێرای ئەنجومی پارێزگا هەڵبژێرای خەڵک بێ بۆیە ئەم پرۆسەیە ئەبێ لە بنەڕەتیە چارەسەر بکرێ ئەبێ بۆ ڕێکارە یاسایانەی خۆیان بڕۆ بۆیە کەسە پۆستی پارێزگاری سلێمانی وەرگێ باشە بەردەوامی ئەم کێشەیە تاوەکو ئێستا ئەم کێشەیە بەردەوام بۆ وەکو دەگوترێت و گرفتی زۆری دروست کردووە بۆ ئیدارەی کاروبارەکانی پارێزگای سلێمانی بەڵام تاوەکو ئێستا لە بەرچاوی خەڵک ڕوون نییە و گرفتانە چین و تاوەکو ئێستا زەرەر و زیانەکانی مانەوەی ئەو گرفتە بەبێت چارەسەر چی بووە لە پارێزگای سلێمانی ئەنی پارێزگاری سلێمانی کە لە پۆستەکان نەبێ وەکو حکوومەت سەرۆکی حکوومەتەکەی لێو نەبێ ئاوا ئجا دەسەڵاتەکان چی ئەوە لە یاسایە دەسەڵاتەکان ڕێکخراوە کە سەرۆکی لیژنەی ئەمنیە کە بەرزترین دەسەڵاتی ئیداریە سەرۆکی وحدەی ئیداری پارێزگاکەیە ئەنی ئەم هەموو دەسەڵاتە کە هەیە جا بەپێی یاساکانەوە دەسەڵاتەکان زۆرە بەخاڵ ڕیزکراوە ئەو یاسا ئەوانەی کە لە یاسای ژمارەسی 2009 هەیە ئەو دەسەڵاتانەی کە پارێزگار هەیەتی جێگرەکانیش دەسەڵاتەکانیان بۆ دەزیشکراوە ئەو ئیشوکارانەی کە پارێزگارەوەترێ هیچ ئیشکاران ناڕوە باشە لە بەرەوە بەتەکیید گرفت دروستە بێ بۆێرە بەڵام گرفتی سیاسی ژیان ێسان بینین کاردانەوەی لەسەر ژیانی خەڵک لەسەر بەڕێوەچوون و کاروبارەکان لە نێو شاری سلێمانی دروست بووە بەتەکی دروست دەبێ ینی ساڵە قسەی بازار و قسەی خەڵک و قسەی هاوڵاتیان ئەو بابەتەیە ینیوە تەسیری هەیە لەسەر معنەویات لەسەر شوکاری هاوڵاتیان لەوانەیە لەسەر پرۆژەکان لەوانەیە بووە هەندێک لەوانەیە مستەسمیر و بەرهێنار تا تۆزێک قەلق بن لەوەی کە ئیشوکارەکانیان بکەن پرۆژەکە بێنن یانە ینی بۆ لە ڕووی سیاسی شۆ تا ڕادێگانی هەندێک تێنەگەشتنی سیاسی لەوانەیە لە بینی هەندی لایانی معنیا
دروستکە ئەمانە هەموو ڕنگانەوەی بێت بەڕاستی یانی ئەمە ناتوانین خۆمان لێلا بین بەتەکی دۆکو بۆ جەنابتە ڕوون کردەوە نەبوونی پارێزگار لە شارەکە لە پارێزگایەکە وەکو نەبوونی سەرۆکی حکوومەتێکە لە حکوومەتێکە باشە ئەگەر بین قسە لەسەر دانیشتەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بکەین پاش ئاڵوگۆڕکردنی پۆستەکان ئیدارەی بەڕێوەبردننی کاروبارەکان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە ئاستی پێویستدایە زۆر جار بازدەوە دەکراوە وەکو پێویست کارەکانی خۆی بەجێ نەگەیاندوە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەمە تا چەند ڕاستە؟ ڕاستەکەی ئێمە بەسەرحە دەڵێمە ناتوانین بڵێن لە سایاسا ئەوەی کە ویستومانە بیبەخشین بە خەڵک لە ساسە نەمانتوانێت بیکەین و هەمومان هیچمان لەوانەیە زەمیروانەوە نەمرتانە بێکەوەما کرد بەس لەوانەیە هۆی هۆش هەبوو بەیانی هۆی ئیداری هەیە کێشەی لەوانەیە دارایی هەبوو بێ ینی قەیرانەکان ێستا تاسیرە سیشەکانی ئەمەش کردووە بەڵام لەگەرەوە شالیزنەکان هێجوی پارێزگای سلێمانی تا ڕادەیەک توانیانی وشەکان بکەن بەڵام لە ڕووی کۆبوونەوە من ئەو ڕخنێم گرتووە بە فراوانیشەوە سەرۆکاتی جوون ئەندامانی جوان ئەو ڕخنێم قبول کردەوە قبول کراوەکە بەڕاستی ئەمە بواە لەو قەیرانانە لەو فترەیە کە قەیرانەکان زۆر بوو لە پارێزگایستیان بە تایبەتی خۆپیشاندانی زۆر بایکۆتکردن نەبوونی دەوام هەندێک شت کە ڕوویاوە بە تایبەتی من لێرە حەزەکەم میشارەی پێبم بە تایبەتی مەسەلەی بایکۆکردن یعنی من دووبارەیڵێم مافی هاوڵاتیانە مافی فەرمانبەرە مافی مامۆستایانە ئێمەش کەسێکی لەوانی کە موچەمانێ و موچەکەمان بڕاوە درەنگ وەرێگرین مافی هەمومانە کە پێکەوە داوا لە حکوومەتەکەمان بکەین موچەکانمان ڕێکخاتەوە لە کاتی خۆیان بیا شایستەکانمان باتەوە هەمووی ڕاوایە بەڵام تا ئەو ڕادەیە ڕەوایە تا ئەو ڕادەیە بایکۆتکردن و خۆپیشاندان ڕەوایە کە تەسیر نەکاتە سەر ژیانی خەڵکیکە کە تەسیر نەکاتە سەر بەرژەوەندی گشتی و یاسا گشتەکان بەڵام بەداخەوە هەندێک جار ئەوە تێپەڕی کردووە مافی من ئەوەنەیە تا تەجاوزی مافی بەرامبەر زۆر باشە بەڵام بەدابردنەوە دیارە ئەم پرسا بەلا لێ برنەوە بڵێ دیارە ئەم پرسا ینی بەرنمەیەکی تایبەتی پێویستە کاتی تەواوی بەرنمەیەکی پێویستە بەڕێزدانا شەهید جەزا ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەسەر فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان زۆر سوپاست دەکەین کە لەگەڵمان بەشدار بووین. سپاس بەش. بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا بمێنن با خێر و خۆشی.